ئەمن هاوڕۆست تقریبان ساعت 6 بوو چوومەچای ئەس دەگە بزنە بووم چۆن بزنم لەوەڕێنم تەقەی لە پشتی من کرد ئێستا شندێک بزن لە سیای بەجێمە کەس نەویری بچیت واللهی هیچ ئەگە چروی لەوە بڕین ئەگەنا هەمووی سۆتی هەمووی سۆتە هیچ لە وەرگایەک نەما واللهی چوویتە سیایی چتە خوار عسکەری کەس نەویری بچی بین والله عسکەر تەقەی لێ بەڵێ هاوڕۆ تەقەی لە من کرد هەراتم لەو مارە هەراتم زۆر دارات واللهی سەر خۆ تەقەیکە ئەگەنا هەزانی پاک نییە شوانە مرۆخە ڕۆژێ لاوجی و بەس هەنۆکەی لە تەقەی لێک کەس نەویری بچیتە سیای تەقەی لێک بەڵێ وڵا زۆر جار تقریبان 50 مترشی لە دووری مارادا واللهی سوپای ترش وڵاهی ڕاستیەکەی ئێستا ناوچەیمە زۆر ینی بە شێوەیەکی مەترسیدار کاریگەری تورکی لەسەر دیار کەوتووە ینی دوای ئەوەی کە سوپای تورکی داگیر کرد بە مەبەستی داگیرکردنی خاچی کوردستان پەلاماری ناوچە کوردستانیەکانیدا پەلاماری دەوروبەری گوندەکانیدا و ئێستا ناوچەی ئێمە ینی بەڕاستی هیچ ژیانی تێدا نەماوە وەزعی زۆر زۆر خەتەرە شەو و ڕۆژ 24 سعات ئەمە هیچ ینی مرتاحنینە لە مارێ ومێدی نییە ینی بەڕاستی کە بتوانین بەردەوامی بە ژیان بدەین لێرە گوندەکانمان کەتونەتە ژێر مەترسی چۆڵکردن مەترسی چۆڵکردنیش ئامانجی تورک خۆی لە بنەڕەتدا ئامانجی ئەوەیە کە ئەو گوندانە چۆڵ ببن بۆ نمونە سوپای تورکیا شەو بە شەو بە هەلیکۆپتەر دێ بە هەلیکۆپتەر ئەو گوندانە چواردەوری گوندانە گولە باران دەکات زاوە لە کاتی گولە بارانکردنیش ئەو قالک و ئەو قەوانە نەتەقیوانە بەردەبنەوە بەسەر ماراندا بەردەبنەوە بەناو ماڵان دەکەون بەناو منداڵدا دەکەون بەناو ئایلەدا دەکەون و پاش ئەوش بە ڕۆژیش بە بەردەوامی بە هاون و بە تۆ بارانی دەوروبەری گوندەکان دەکە بە شێوەیەکی چڕ بە تایبەتی هەرسێ گوندەکانی خەلیفان و ئاڵەکان و سیران بەڵێ ئێستا وەکو گوندی ئاڵەکە بەڕاستی زۆر زۆر وەزعین خراپە لە بەهۆی ئەو گولە بارانکردن و شتەی ئەو تورکیا بەسەر گوندەکەمان دەکات بە بەردەوامی بەڵێ ڕاستی وەزعەکە زۆر زۆر نالەبارە بەڵێ ڕاستی ژیانی منداڵان زۆر زۆر ینی بەخۆی لە هەموو شوێنێکی دنیا کاتێک زەنگێک هەلە گیرسێت منداڵان و ئافرەتان زۆر زۆر ینی زیانی یەکەمن لە ڕووی زیان بینینەوە زیانیان بەردەکەوێتن چونکە ناتوانن وەکو پیاوان نینە بە تایبەت منداڵان دەسەڵاتی هیچیان نییە لە هەموو شوێنەکانی جیهان ناوەندی تایبەت هەیە بۆ ڕێگری ینی بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ بەڵام ئێستا تورک بە خۆی دەستدرێژی دەکاتە سەر مافەکانی منداڵان و پێشەڵی مافەکانی مرۆڤ دەکات بە تایبەتیش منداڵان بۆ نمونە دوو ڕۆژ پێش ئێستا کە بە هەلیکۆپتەر گولەبارانی دەوروبەری گوندەکانی ئێمەیان کرد گولەی نەتەقیەوە ینی قالچی نەتەقیەوە کە زۆرمان کۆ کردینێتەوە لەو زۆرەی ئێستا کۆمان کردیتە لە دەوروبەری گوندەکان گوندی خۆمان لە ناو ماڵەکانی خۆمان کۆمان کردینەوە ئەو قالکانە بەربوونێتەوە لە هەندێک شوێن ینی هەر بەرناو حوشەی ماڵان کەتینە بەس بەر سیارە کەتینە و قالکانە بە شێوکی هەرامەچی بەرەبنەوە چونکە ئەو بیر لەوە ناکاتەوە کە ئێستا ئەو هەلیکۆپتەرە لە چ شوێنێک تەقە لەو من ناوچانە دەکات لە ناو ماڵان دەکات لە هەنداو ماڵان بە هەموو ینی لە هەموو ئاراستەکانەوە بەڵێ ئەو کاتێک ئەو قالکانەوە و گولە نەتەقیوانە بەردەبنەوە منداڵان نازانین زانیاریان نییە کەوانە مەترسی لەسەر ژیانیان دروست دەکەن دەچن دەستکاری ئەو مەوادە نەتەقیوانە دەکەن ئەو مادانە کە بەردەبنەوە وەکو قالکە وەکو پارچەی گولە تۆپ و کە نەتەقیونەتەوە زۆر جار گولە تۆپ بەرزەوی دەکەوی ناتەقیتەوە و ساسمەش زۆر دوو ڕۆژ پێش ئێستاکە ئەو ناوچەی بۆ تۆ باران کرد ینی شوێنی زۆر دوور لە شوێنی تۆ بارانکردنەوە بەناو گوندی هەموو ساسمەی لێبوو ئەو ساسمەیەم خڕ کردیتەوە لە دەوروبەری گوندی کە پاشماوەی ئەو تۆپانەیەکە بەر گوندەکەمان کەتی ئامانجی سەرەکی لە تورکیا بەگشتی ئامانجی تورکیا دوو ئامانجی هەیە یەکەم دەیەوێت ئەو گوندانە چۆڵ ببن و دوای ئەوە بەخۆی بێدەست بەسەردابی داگیر بک بەخۆی کە ناوچێکی زۆری داگیر کردیە بەڵام ئامانجی ئەوەی هەیەکە ئەو گوندانە دوای ئەوەی چۆل بکرێن دەستی بەسەردا بگری بۆ نمونە گوندی سیران ئێستا بە تەواوی چۆل کرا گوندی سیران ناوە ناو ئەسکەری تورک بۆ شێوەی مەفرەزە دەردەچی دێن لە چاردەوری گوندەکەی دەسوڕێنەوە ناوچەکان دەگەڕێن و ئەگەر بڵێن مەبەستی تورک ینی بۆ مەبەستی پەکەکەی بە هیچ شێوەیەک وانە بە هیچ شێوەیەک چونکە هیچ کەسێک ناتوانانی بەڵگەی ئەوە بینی کە تورک بۆ مەسلەی پەکەکەوا دەکات چونکە پەکەکە لەو ناوچەی بوونی نییە
تورکیش دەزانی کە لەو ناوچەی نامینن بەڵام ئەو وازناینیت و بە بەردەوامی گولە بارێن ئەو ناوچانە دەکات خەرکی سیویل دەبنە قوربانی پەیامی بۆیە پەیاممان هەیە بۆ تورکیا کە خەیاڵیان خاوە پێیان وابی بە گولە بارانکردنی شوانەکان و بە بەردانەوەی ئەو پارچە ساسمە و گولە قالک و ئەو شتانە نەتەقیوانە بەناو ماڵەن پێیان وابی کە ئێمە واز لە گوندەکانی خۆمان دێنین و گوندەکانی خۆمان چۆڵ دەکەین بۆی بە کەیفی خۆیان مەرامە پیس و قێزەوەنەکانیان درێژە پێ بدەن و بەردەوام بکەن لەو ناوچەیە خەیاڵیان خاوە ناتوان شتیوا بکەن دڵیان دەکەینەوە